ئەمە ڕێگای هامڵتۆنە، ڕێگایەکی یەکساید و قەرەباڵغ و بەرتەسک و پڕمەترسی. ৯٧ ساڵ بەر لە ئێستا دروست کراوە کە ئەو کات ئۆتۆمبیل لە ناوچەی باڵەکایەتی بە پەنجەکانی دەست دەژمێردران، کەچی ئێستا ڕۆژانە هەزاران ئۆتۆمبیلی گەشتیاری و بازرگانی پێی داهات و چۆ دەکەن و ڕێگاکەش هەمان ئەو ڕێگای یەکسایدەی ৯٧ ساڵ لەمەوبەرە. ئەو ڕێگای هەمووتانەکە ئێستا تەمەشاکە نزیکە بینەوە لەوەی کە 100 ساڵ بەسەر دروستکردنی ئەو ڕێگادا ڕۆیشتە. لە کاتێکدا لەو سەردەمدا لە ماوەی 4 ساڵ ڕێگاکە تەواوە، بەڵام لێرە لە ماوەی زیاتر ئەوە هاتلۆ 10 ساڵی هێشتا ئەو جوسایدەی کە قرار بوو لە بینی چۆمان لە حاجۆمەران هێشتا ئەو لە قۆناغی هەرە سەرەتاییدا و لە هەمان کاداوان لە بینیتەوە کە ساڵانە ئەو ڕێ تەنها چەند شوێنێکی پین و پەڵۆیەکەن و وازی لێدەینن. بەڵێ باڵەکایەتی پشتگوێ خراە، بڵێ ئەو خەتەی کە لە حاجۆمەران دێت تێرانە بەس غازات و ژەهراویەکەی لۆمەیە، هیچ مستەفیدی نینە و هیچ دەهاتە شیل و قەزای چۆمان نییە. هەر کۆمەڵە خەڵکانە کاتینە و تێدا سەرپەرشتیارەکەن و تێدا مستەفید بووینە. ئێمە بەس زەرەرمەندین، هیچمان بۆ نەکراوە، داوا ئەکەین کە ئەو جادەمان بۆ چا بکرێت. ڕێگای هامڵتۆن ئەگەرچی خاوەن مەرزی نێودەوڵەتی حاجیۆمەرانە و ڕۆژانە سەدان ملیۆن دینار داهاتێتی، بەڵام تەنانەت بەشێکی کەمی داهاتەکەشی نەخراوەتە خزمەت ڕێگاکە. بەهۆی یەکسایدی و قەرەباڵغی ڕێگاکەش زۆرترین ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە و ساڵانە بەدەیان هاوڵاتی دەبنە قوربانی. بەزدی منوەکو هاوڵاتێکی قەزای چۆمان ڕێگایەکە ڕێگای مەرگە، هەتا ئەگەیدیانان ڕێگایەکە پڕە لە سیارمە با بڵێن گەشتیارە، ڕێگای حاجۆمەران ئەو بازرگانانە باوەڕ بکە جەب هەیە، هەتا ئەگەیدیانان جەب هەیە. خەتێکی زۆر ناڕێک و ئەوەیە پێویستی بە ئەوەیە کە فەڕاح بکرێ بێتە دووسایت. چەند زمانیشە لێ مابەینی حاجۆمەران و خەریکن بەستا هەتا ئێستا هیچ نەکرایە. ئەگە بەو شێوەی بی لەوانەیە بە 100 ساڵی خەڵک بکەنە دووسایت بە 100 ساڵی لەوانەیە جاویش ناکرێ. ئەگەرچی 13 ساڵ پێش ئێستا پرۆژەی بە دووسایتکردنی ڕێگای هامڵتۆن لە حاجیۆمەران بۆ هەولێر دەستی پێکردو، بڕیار وابوو لە ماوەی 15 ساڵدا تەواو بکرێت، بەڵام تاوەکو ئێستا لە حاجیۆمەران بۆ چۆمان لە کۆی 7 کیلۆمەتر تەنیا 3 کیلۆمەتری لێ قیرتاو کراوە و ئاسۆیەک بۆ تاوەکردنی ڕێگاکە دیار نییە. ڕێگای هامڵتۆن لە هەولێر بۆ حاجیۆمەران کە نزیکەی 185 کیلۆمەترە لە دوای جەنگی یەکەمی جیهانی و لە ژێر دەسەڵاتی پاشایەتی لە ساڵەکانی 1927 بۆ 1932 بە سەرپەرشتی ئەندازیاری شارستانی نیوزلەندی لە سوپای بەریتانی بە ناوی ئارچیبالد مینلی هامڵتۆن دروست کراوە و هەر بە ناوی ئەویشەوە ناوزەت دەکرێت.